پارتی لە بەردەم تەحەدای هەڵبژارنێکی جیاوازدا. پێشبینی کورسیەکانی پارتی بۆ هەڵبژارنی پەرلەمانی کوردستان. ئاڵنگار و تەحەداکانی بەردەم ئەو حیزبە بۆ هەڵبژاردن. کەمپین و بانگەشەکانی. هەڵبژاردنەکەی 20 ئۆکتۆبەری ئەمساڵ چاوی زۆر لایەنی ناوخۆیی هەرێمی هێناوەتە سەر دۆخە سیاسیەکەی هەرێم. هەرچەندە چاوەڕوانی گۆڕانکاری گەوران لە نەخشە سیاسیەکە ناکرێت، بەڵام پێدەچێت قەبارەی هەندێک هێز و لایەن گۆڕانکاری سیاسی تێدا ڕووبدات و هەندێک هێز و لایەنیش ببنە ژمارەی سیاسی لە هەرێم. بۆ ئەم هەڵبژاردنە پارتی دوای پێداگری لەسەر ئەنجامدانی لە شەشیدا ئەو حیزبە دەیەوێت بە گوڕێکی جیاواز بچێتە کێبڕکەی پرۆسەکەوە. با پێی زانیاریەکان پارتی ئامادەکاری کردووە هەفتەی داهاتوو لیستی کاندیدەکانی بۆ هەڵبژاردن ڕابگەێنێت. ئەم هەڵبژاردنەی پەرلەمانی کوردستان بۆ پارتی جیاوازە. ئەو حیزبە کە 33 ساڵە لە حیزبی ژمارە 1 هەرێمدایە لە بەردەم کۆمەڵێک تەحەدی و ئاڵنگاریدایە. با پێی ڕاپرسیە ناوخۆیەکانی دەستگای هەڵبژاردنی پارتی، ئەو حیزبە بۆ ئەم هەڵبژاردنە چاوەڕوانی بەدەستهێنانی 40 کورسی پەرلەمانی کوردستان دەکات. بەڵام ئاماژەکانی دۆخە سیاسیەکە بە جۆرێک لێکدانەوەی بۆ دەکرێت هەروە ئاسان ئەو حیزبە نەتوانێت 40 کورسی بەدەست بهێنێت، ئەوەش بەهۆی چەندین بربەست و ئاڵنگاریەوەیە. یەکێک لە ئاڵنگاریەکانی بەردەم پارتی بۆ ئەم هەڵبژاردنە بازنەکانی هەڵبژاردنە، چونکە فرەبازنەی هەڵبژاردنەکە وا دەکات ڕێژەی دەنگەکانی دهۆک و هەولێری پارتی کاریگەری زۆر نەبێت لەسەر کۆی گشتی کورسیەکان، چونکە هەر پارێزگارێک کورسی دیاریکراوی بۆ دانراوە. هاوکات کەمکردنی دەنگەکانی پارتیش تەحەدایەکی بەردەم هەموو حیزبەکانە بە پارتیشەوە. جیاواز لەوەش گرفت و کێشەکانی موچە و ڕکابەری لایەنەکانی دیکەش لە کابینەی نۆ بە سەرۆکایەتی مەسرور بارزانی لایەنەکانی دیکە وەک خاڵێکی لاوازی پارتی بەکاری دەهێنن. هاوکات لە بەرامبەردا پارتی بەو پێی هێشتا بڕیار و هێزی سیاسی و نەتەوەی هەرێمی لەدەستدایە و لە بەغدا و وڵاتانی دەوروبەر بۆ بڕیاری هەرێمی کوردستان چاویان لە دەم و قسەی پارتیە. ئەمەش خاڵێکی بەهێزە ئەو حیزبە بیکاتە بانگەشە و دەنگی پێبەدەست بهێنێت. هاوکات خودی مەسعود بارزانی کە سەرۆکی پارتیە و ئەو حیزبە وەک مەرجەعێکی سیاسی حیزبەکە سەیری دەکات، خاڵێکی بەهێزی پارتیە و دەتوانێت کاریزمایی بارزانی بۆ ئەم هەڵبژاردنە بەکار بهێنێت و لای دەنگدەر و جەماوەری پارتی سحری خۆی هەیە. جیاواز لەوەش پارتی سەرۆکایەتی حکوومەت و هەرێم و پۆستە باڵاکانی وەک وەزارەتی دەرەوەی عێراق و نوێنەرایەتی وڵاتانی بەدەستە. لە ئەمریکاش لۆبی بەهێزی هەیە. هەموو ئەمانە وا دەکات پارتی وەبەرهێنانی سیاسی لەسەر خاڵە بەهێزەکانی بکات و پارێزگاری لە پێگەی خۆی بکات وەک هێزی یەکەم. جیاواز لەمانەش جێبەجێکردنی بەشێکی داواکاریەکانی پارتی بۆ هەڵبژاردن و کۆمیسیۆن دەبێتە خاڵێکی بەهێز و ئەو حیزبە ئیشی لەسەر دەکات. هەموو ئاماژەکانیش بەو جۆران. لە ئەگەری کەمکردنی دەنگ و کورسیەکانی پارتیش لە خراپترین حاڵەت، ئەو حیزبە دەنگ و کورسیەکانیان نابێتە مفاجعە بۆ لایەنەکانی دیکە و ژمارەی کورسیەکانی لە 35 کورسی کەمتر ناکات. پێدەچێت چەند کورسیەک زیاتر بێت، ئەوەش بە ڕەچاوکردنی ژمارەی دەنگەکانی لە هەڵبژاردنەکانی پێشوودا.